بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خواتان لێبێ بەڕێزان و خۆشەویستان، ئەم کاتتان باش. خۆشحاڵم بەوەی بەدیدارتان دەگەمەوە. دڵتەنگم بەوەی کە هەمیشە باسی بابەتی بەڕاستی ناخۆش دەکەین، هەمیشە باسی ئەم گرفت و کێشە و ئەو هەموو ئاستەنگانە دەکەین کە دێتە بەردەمی ئێوەی بەڕێز و خۆشەویست. باسی ئەمڕۆمان باس ئەوەیە کە بۆچی حکوومەت کۆنتڕۆلی گرانی بازار ناکا، لەبەرچی بازاڕێکی شێواو هەیە، لەبەرچی بازاڕێکی گران هەیە، لەبەرچی ئەوە جگە لە شتی خراپ، لە کوالێتی خراپ، لە بەداخەوە یعنی ئەگەر بێ و کوالێتی کۆنتڕۆلێکی یعنی دڵسۆزی ئەو میلەتە هەبێ، لەوانەیە زۆربەی هەر زۆری ئەو شتانەی کە دێتە داخلی ئەم هەرێمە دەبێ نابێ داخل بێ بەڕاستی. بەڵام لەبەرەوەی کە کوالێتی کۆنتڕۆل چۆن دەڵێ بەکاری خۆی وەکو پێویست هەڵنەستا و هەڵیش ناستێ، بۆیە دەبینین بەداخەوە کەلوپەلێکی زۆری بەسەرچوو دێتن داخلی ئەم وڵاتە دەبێ، کەلوپەلێکی زۆر بەسەر دەچێت لەم وڵاتە و بە جۆرێک لە جۆرەکان ئیعادەی دەکەنەوە و نایلۆنی دەگۆڕن و وەشت دەگۆڕن. ئەوە بابەتێک کە بەڕاستی ئەوە قسەی زۆری حەقە لەسەر بکرێت. ئەوەی تر بۆچی ئەو گرانیە، لەبەرچی ئەم گرانیە؟ بۆ دۆلار ئەگەر ڕبعێک 251 دلار گران بێ، 500 دیناریەک گران بێ، 1000 دینار دلار گران بێ، ئەوە شت گران دەکەن، زۆریش گران دەکەن. بەڵام ئەگەر 5000 6000 بۆ نمونە دۆلار دابەزێ، دەڵێ ئەمە شتەمان بە گرانی کڕیوە کاتی خۆی، ناتوانین ئەمە هەرزانی بکەین. یعنی بەڕاستی ئەمە ناکرێ وڵات چۆن دەڵێ قوتی خەڵک، ژیانی خەڵک، چکە بەڕاستی چۆن سنوور دەپارێزرێ، چۆن مرۆڤ هەوڵ دەدا خۆی بپارێزێ، ئەنی چۆن ئەگە دقت بین لە وڵاتێکی وەکو چین، وەکو سین، شورایەکی ئاوازە بەلاحی کردووە بۆی کە دوژمن نەتوانێ داخلی ناوڵاتەکەی بێ. خۆ ئەو خواردنە بەسەرچوەی کە دێ داخلی ناوڵات دەبێ بە پێی خۆی نایە، بە خۆی نایە و هیچ وڵاتێکیش ناتوانێت جورئەتی ئەوە ناکە خواردنی بەسەرچوو بۆ تۆ بێنێ ئەگەر لە ناوەخۆ لە هەرێمی کوردستان خەڵکێک هاوکار نەبێ، بازرگانێکە، بەرپرسێکە، بازگەیەکە، ئەمانە بەداخەوە کە ینی شتی بەسەرچوو ئەوە لایەک وە گرانی بازاڕیش بەڕاستی خەڵکی هەراسان کردووە. کاگاری لە هۆڵەندا سڵاوی خوارد دەبێم کاتت باش. سڵاوی خواتان لێبێ مامۆستا گیان، سڵاوی خوا لە تۆ لە کارمەندان و لە تەلەڤیزیۆنی پەیام یەکە بە یەکەوە. ڕێز و خۆشەویستم لێ مامۆستا گیان، خۆشحاڵم کە لەسەر تەوەرەکەەوە ئەم جارش پەیوەندیم کردەوە، بە خزمەتان گەیشتمەوە. بەزگەل بە چاڕۆنیەکەم بێکی زام تەوەرەکە مامۆستا. نازانم جەنابتان لە هۆڵەندان ینی لەوێن بە تاکید؟ بەڵێ لێرە شت بازار ینی بەڕاستی گرانە، جگە لەوەی کە خواردنی بەسەرچووش لە بازار هەیە و دێتە بازاڕیش. ئایا لە وڵاتێکی وەکو هۆڵەندا بۆ نمونە لە کاتێکە کە بازار یاخود بڵێن وڵات بەرەو ینی چۆن دەڵێ کێشەیە گرفتێک دەڕوات تۆزێ گرانی دەکەوێتە ناو ئەو وڵاتە، ئایا لەوێ حکوومەت هەڵدەستێ بە کە کاتێک با بڵێن شت گران دەبێ حکوومەت پارە زیاد دەکا، ئایا شت دادەبەزێنێت چی دەکا بۆ نمونیان ئەوە دەڵێ کەیف خۆتان و وجدانی خۆتان؟ وەکو باسی هۆڵەندا کە لە هۆڵەندا کە حربی ئۆکرانیا و ڕووسیا دەستی پێ کرد، شت بەرز بووە مامۆستا، کەمێک شت بەرز بووە، بەڵام حکوومەت چی کرد؟ پارەی معاشی زیاد کرد بۆ تەقاوەتی بۆ وانەیی دەکەن، پارەی زیاد کرد مقابلی ئەو گرانی کە لە بازارە ڕوویە، هەستا قەرارێکی لێ کرد پارەی زیاد کرد بۆ هاوڵاتیان، بۆ هاونیشتیمانیان. ئابۆ شێوەیە وەزاکە وەکو خۆی مایەوە کەواتە شت گران بوو، بەڵام پارەی زیادی یا بە خەڵک مامۆستا ئەنوەر. بەڵێ ئایا بۆ نمونە ئێستا ئەمە دەبینین لێرە کاڵا هەیە بۆ نمونە لە دوکانێک بە 10,000 دەچیاوەکەیتە بە 12، لەوانەیە بڕە ئەولاتر بە 15 بیفرۆشێ، بە ئارەزوی خۆی لێرە شت دەفرۆشێ. ئایا ئەوە پێی دەڵێن بازاری ئازادیان، بازاری شێوا و بازاری چۆن دەڵێ بێساحب و بێخاوەن؟ نەکرد مامۆستا گیان، زار بەسەر تەوەرەکە ئەوە بازاری ئازادی پێ ناڵێن. بازاری ئازاد لە وڵاتە پێشکەوتوانەیە، بازاری ئازاد
هەفتەی یەک ڕۆژ یا دوو ڕۆژەکەێتەوە کابرا ئازاد شتی خۆی هێناوە لەسەر دادا ڕێگە پێدراوە لەلایەن حکومەتەوە لەلایەن کاربەدەستانی میریەوە ڕێگەی پێدراوە ئەو شتێک کە هێناوێتی ئیماری خۆیەتی هیچ شتی ئاسەوارەیەنێ لە بازاڕی فرۆشێ ئەوە پێڵێن وئینەما بازار وەکو کەلوپەل و وەکو خواردەمەنی وەکو گۆشت و وەکو جلوبەرگ و وەکو پێڵاو هەمووی ساری لەسەرە مامۆستا ئەوەی کە ئێستا لە کوردستانە گوزەرێ حەزەکەم تۆزێکی باز لەسەرەوە بکەم ئەوەی لە کوردستانە گوزەرێ ئەمە پێی ناوەترێ بازاڕی ئازاد وئینەما ئەمە کۆمەڵێک دەسەڵات لە پارتیەکی پێکاتەوە بەشدارن لە هێنان و بردن و بازرگانیکردن بە کاڵا و بەواڵا و حتا ئەو گۆشتەشی کە لە سووریا و لە ئێرانەوەیە بڕۆ دەمی قەسابێ بکەرەوە ئەڵێ بۆ گۆشت بە 20,000 کیلۆی ئەڵێ کاکی گیان ئەو هەتاگاتە لای من ئەوەی زۆیبە و بازی لێسەنن من مەجبورم بێم بە 20,000 ئەمە علاقی بەوە هەیە مامۆستا بازارەکە شێواوە و حکومەتیش ئەو حکومەتەش کاربەرەکە ئێستا هیچ ڕەسیدێکی نەماوە لەناو جملەی شەرعێتی قانونیە ئەمە خۆیان وەکو تاجیر و وەکو مستەفید استیفادە لەو سوی وەضعاکەن و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە بازار گران بۆ هیچ ڕقابەیەک نییە لەما مەسانوەرە بە یادگاریی بیربێنەوە لە دقەیەکە ئیتر من کۆتایی بە هینەکەیانم بۆی هاوکاران بۆی بەزەرانی بەرزایی بکەن لە ساڵی هەشتاکانە نازانم جەنابە بیبریە ڕقابەی ئەمنی اقتصادی هەبوو ڕاست ئەمنی اقتصاد بوو ئەگەر ڕا بە بازارە شتێکی گران بفرۆش بە محاسبە دەکرا ئەگەر دەژگیرا گیرا و معاسباکە عقوباکە ئەو کاتێک کەس بۆ نەبوو شت بە گران فرۆشی ئەوە جملەیەکە لە جملەکانی کە حکومدارێتی ئەم وڵاتە ئێستا بەدەست کەسانێک تازرن مستەفیدن لەوەڵەکە هەرچی دەرمان و نێرگەلە و زگەرەی خراپ و شتی خراپە هاوردەی وڵاتەکانێکن لە ئێران و لە سین و لە پاکستانەوە ئەوەشی کە باشە هێرن بۆ وڵاتەکانی باوەڕەکەی مامۆستا شتی باشە هێناوە بۆ هۆڵەندا بۆ دوبەی بۆ ئیمارات کە مەفروض ئەم شتانە لە کوردستانە پێ بەڵامەمانە بەعکسەوە شتی خراپ بێنن بۆ کوردستان و شتە باشەکانیش هاوردەی وڵاتانی دەرەواکەن لەگەر خۆشەویستیمان بە کاتی لێ زۆر سپاس بە قوربان دەستەکان خۆش زۆر سپاس ڕێزم بۆ تەیە دایکی سەهەند لە هەولێر فەرموو سلام ورحمة الله وبركاته بله بله دایک سەهەند ئەگەر شوێنەکەت بگۆڕی نازانم شەبەکەی مۆبایلەکەت تەواو نییە بەڵێ بڕۆ دەرەوە ئاساییە بڕۆ حەوشەکەت لەوێت چکە حەقت لە تەلەڤیزیۆن نەبێت لە مۆبایل جێت لە من دەبێت ئەلو وەڵا برای ئەمە چ قسمان هەیە لە جێی خۆیدی وەسی خۆیدی لە باغارمان لە نەسمان لە کارەبامان لە ئاومان لە هیچ شتێکی قسمان هەیە وەسی خۆیدی بەداخەوە هەری وەڵا نازانین دازان بۆ هەست بکەیت بەس زۆمیاندا هەربرێن دێ قسمان باسە هەر هیچ قسمان باس نیە هیچ ناوەڵا ئەمان کار لە هەولێرەیە لەلا چەندی هەستارەکانی جاروێها بەسێ ڕۆژان جارێک ئاوماندی جاروێرە هەرناڵژت ئاوماندی ئاوە سەما بەس قڕاوە ئەوە نگیرە قڕاوە ئەدە هەندە جاران لێ ناکەینەوە چۆن دەکەیت ئەو قڕاوە دەستەسەری دیدەغارت وەسیبەتی هەردیسە ئەوە هەردیسە هەموو دەستەرچووە و خراستە و بەسەلت نایەوە ئەوەمان دەگەنێت بەداخەوە دەستەکانت خۆش بیداکی سەهەند زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڕێزی ئەنی بەداخەوە تا بازرگانەکان یاخود با بڵێن تا بەشێک لە سیاسیەکان بازرگان بن کاک هاوڕێ سڵاوی خوارد لێ بێم کاتت باش کاک هاوڕێ گیان گیان ئێمە دەزانین کە وڵاتێک ئەگەر لە خەمی هاوڵاتیانی خۆیدا بێ دەسەڵاتدارێک ئەگەر لە خەمی هاوڵاتیانی خۆیدا بێ بە هیچ جۆرە ڕێگە نادا شتی بەسەرچوو بێتە ناو شارە
و بە هیچ زۆرە ڕێگە نادا بازار قۆڕق بکرێ و خەڵکێک بتوانێت بە کەیفی خۆی یاری بە بازار بکە شت بەرز و نزم بکە و ینی کاڵا بە کەیفی خۆی بە چەندی حەز دەبێت بەوەندە بیفرۆشێ ینی ئەوەی کە لە هەرێم هەیە چی پێدەوترێ؟ مامۆستاگیان ئەگەر یارمەتی بفەرمووی بازاری ئازاد یعنی چی؟ کەڵکەکەی خۆمان ڕێزم هەیە بۆ بینەر و بیتەرەکەی جەنابی کەناڵەکەتان و خۆتان و بەڕێوەبەر و هەمووی بازاری ئازاد یعنی ئەوەی کە ئەوەی فەقیرە چیزیەکەم بیکەن چێش هەروایە یعنی بۆ نمونە تۆ سێرکە لەو ڕۆژەوە ئەم پیاوە بەتە سەرۆکی حکوومەت ئەگەر واستەیەکی زۆر بەرز و لە لیوا بەڕەوسەرتر نەوێت و کابرایەکی ناودار و شێخ و ئاغا نەبێ یەک فەقیر تاعین ناکرێت بازاری ئازاد یعنی چی؟ خۆمە لە تۆ وایە سەدا حسێنە هەچی زیابتێت پیادا ئێمە بستێن فلزیای چەندوو بۆ پاکەتێ بستێن فلس شەشمان حکمیدا ئەمە ئەوە نییە مامەساگیان یعنی تۆ سێرکە باوەڕەکەی با ناوی هیچ حزبێ نێرین و ئەمانە یەکێ لەو حیزبیانیانە خوا ئاگادارە لە مزگەوتێکی بۆ کردین لێرانە بەڵا برا ئێوە ئەگەر ئەساسەکەی هەموم بۆ دەرنەدەن و هەوەی پاک دەکەن و من نایکە واللهی وەختێتەوە بۆتی 10,000 دینارم بۆ مات واللهی خەڵکمان بووە بەو کەسەی تۆی دروست کردووە 2 کیلۆ ئاگی دەبوو هاتێ بۆ ئێرانە لە شارۆ هەتا ئەو ئەساسەی ئەو مزگەوتەی دێ دەداین دوایی هاتوو مهندسێک و خەڵکی سلێمانی ئەوە حەزارەتان لەکوێ هێناوە بابا حەزارەی چیە من لەم حەزارە لەکوێ بوو جانێتنە و پێگەی مامۆستاگیان یعنی ئەو کەسەی کەوتێتی بازاری ئازاد چاک لێدانیە بەس خۆمان لێ نادانی کێ بازاری ئازاد ئەبێ مەسئولەکان شەریک کورد ئەبێ ئیلا یەکێ لە سەرکردەکان شەریک من نەمبیە سەرکردە بازرگانی بکابە بە فەقیر و هەژار تۆ پارەی دنیا هەیە تۆ بۆچی بازرگانیەتی من گوێم لێ بوو لە ڕادیۆی نەوا یەکێ لە مەسئولە هەرەبەردەکان وتی ئیمڕۆ 97 تەنچایی بەکە تو هاتیە هیچ هاکڵان کەسە خوا لاقەی مەکەن با تەزبی ئەکادە من خەڵکە 97 تەنچایی ئەو کاتە یعنی ئێمە نازانین هەر لەو کاتۆ ئێمە بەشخوریا و ئەوەی کە فەقیرە ئەوەی کە داماوە هەر بەشخوریا دەیاڵا تۆ سێر کرد بدانێت چی کەسێک چی وەزیرێک چی ئەندا پەرلەمانێ بنیاتە دادگا یا دەستەکان بکێشێتەوە لە کارەباوە لە وەزیرۆ لە ئەندا پەرلەمانەوە لە هەر شتێکۆ با سەری نەێشێنین دەستەکان خۆشکای کاورە زۆر سپاس بە قوربان زۆر سپاس گیانەکەم کاک ئەمین لە سەی سادق سڵاو کاک ئەمین جان عليكم السلام ورحمة الله وبركاته باشي بقربان أحوالتان باشا سلام عليكم خوش يا أخوة كاقا من قراني بازار تسي بخلق كردوه والله حمشتك نا شرعي يعني أجعين شو نجازا نور يعني تو براسي حكمات يعني بمعنى أوكا بحساب أبي سيكون والله 24 ميلاد أما كوانية يعني تو حكومتني حمشتك وهي بس حكومتني أوكا يعني حكم رأي تو كبازرجانية يصير أما لو لقراني بازار أو لا استخراج فيها تأملات يعني ترجع لكراله كانوا كمال خلقوا بزير وبلقسوا أو أنا كان يعني براسي على أملات شامي شريفة على سنغافور ودبي وكان في باقي كان براسي لراسي حيشواني يعني كان أمين وتدرن حكومات باوشي ملتها بخواهي أو سأخسر زين شو قينا من ما بس ما هي ديرة تو باوشي ومن دارت هي بلا آماده حرام بو من دارت كانت بريتو آماده اشتي اكسباير وخرابيان بو بريتو جوره لا والله حيث باوشي آماده وجانية باش أي بوده بي أو باوشي ملتا رقب دا خلقانك أو دا بوجدانانا بازار يعني ياري بازار بكنو واشتي كالوبالي بسر شو بينين يعني أما شلون دبي والله كان اغاني او يعني قال اصلا او سبب سرينو حل لم يرجع اصلا هو باقي من هرني اما مش براسي او حكم راني اما يعني اشتغني لخنيا يعني شاني حولاتي دراني بازار كل شيء خراب بازار يعني اشتغني اما انا كان يعني لشوري تراعشين يعني الدنيا تراعشين اصلا شيء او تعرف هذا جدنا يتبع حجر بحال الخبير كل المؤسسين كاتونيان دانا يعني هم كانوا كحيزة صلاة الجامعية براسي أمولاتي كانوا يجها كيل خيدور أفرمي بد أو بجعنا بره لا يموت ولا يحيى أمولاتي نوتان بين نجات بين نوتان بشي وكم مرافق بشي لمولاتا وكم يعني اشتكي بني لبازار إسكاتي غير شوية كان بين بدنته يعني في اشتكي أمولاتي ما كانوا
بەڕاستی دێسەرۆبەرەوە ئەم وڵاتی ئێمە کەس نازانێت چییە هەر ئەوەیە ئەڕوا بە زەبری هێز و بە زەبری قامتی ڕۆیە بەڕێوە ئینا هیچی نییە لە هیچ وڵاتێکێ من هەرەوە دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاسانەکەین کاک پۆڵا سڵاوی خوات لەبێم کاتت باش سڵاوی خوا لە برای بەڕێز لە بینەرەکان لە کارمەندەکان سەلامەت بی کاک پۆڵا بەڵێ بۆچی بازار وەکو چۆن دەڵێ وەکو ها تۆپێکی بەردەستی منداڵێک ڕۆژانە لە بەرزی و نزمیدای بە تایبەتی ئێستا هەر بە عەرز ناکەوێت هەر بەردەوام لە بەرزبوونەوەدای ئەو نرخی دۆلار و چۆن دەڵێ ئەو بازاڕە ئەو بە کورتی یعنی ئەم گرانیە بۆ چارەسەر نابێت بۆ کۆنتترۆل ناکرێت بۆ دەبێ ئاوا ئەم بازاڕە لێ بگەڕن بۆ ویژدانی بازرگان و بۆ ویژدانی خەڵک وڵا ئەگەر بینەوە دەبی شیکاری زۆر شت بکەین شیکاری دەروونەکان بکەین ویژدانەکان بکەین بڕیار بەدەستەکان بکەین شیکردنەوە بۆ ئەوانە هەموو بکەین چەندیان دەسۆزن ئایا ناخیان نە ئەو ناخی ملت دەخوێنێتەوە ئایا ئەوان ئاستی ئیدارەدانیان لە ملەتەوە نزیکن ئەوە گرنگە من ئاماژەم بە شتێک کرد وتم وڵاتی چین وڵاتێکی گەورەیە شورایەکی دروست کردووە کە یعنی بۆتە یەک لەسەر سوورهێنەرەکانی دنیا بێگومان بۆچی دروست کردیە بۆ پاراستنی گەلەکە و خاکەکەی خۆی بەڵێ وایە کەواتە مەرج نییە دوژمن تۆپ و دەبابەی هەبێ و تیارەی هەبێ و خەڵکی هەبێ و هێرش بکاتە سەرخاکەکەت و شورایەکی وەکو سینی بۆ دروستکەی ئێستا ئایا ئەو مەوادە خراپەی کە دێتە ئەم وڵاتی ئێمە ئەو ئێکسپایری کە دێتە وڵاتی ئێمە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ دوژمنێکی بەچەک و بە چیمیایی لێدانەوە کەت فەلسەفیە ئایا لە حەبوو دەرمانەوە دەست پێ بکەن فەلسەفیە ئەو ژەهراویکردنە زۆرێک نییە بە کۆمەڵکوژی بە چیمیایی خۆ جۆرێکە بەدەستی خۆمان بەدەستی بەپرسی خۆمان زۆر بەدەستی خۆتینانی دا و دەرمانی ئێکسپایەت و لە سنووریش دەرچووە ێ باشە لە ئاسمان کاکەنوەر ئێڵا دەبی لە ئاسمانەوە بە فڕۆکە بیهایە خوارێ ئەو ژەهراویە ئێوە لە بازاڕەوە بە ئازاد ئەی موچە بە 50 ڕۆژ دابش بکرێ و بازاریش هەر گران بێ و خەڵکێکی شەیە موچەشی نییە و کار و کەسابەتیشی نییە و ئەوانەی چاودێری کۆمەڵایەتی مانگانەیەکی زۆر بەسییتیان هەیە ئەوانەیە کە ینی کەم ئەندامن یاخود خاوەن پێداویستی تایبەتن یعنی ئەمانە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ بازار گران دەبێت و ڕۆژ موچە دوا دەکەی و موچە کەمتر دەبێتەوە ینی ئەمە ینی چۆن حەل دەکرێت ئەو بابەتە ئەوە داهێزرانی لە ناو تواننەوەی میلەتە کاکەنوەر تواننەوەیە بە هەموو ڕێکارەکان تواننەوەیە بۆ نمونە ئەگەر بینی بێت بەڕێزت زۆرجار لە کەناڵەکان لیژنەی قایم قاد و قایم قامیە دوا هەڵدەستێت تۆوەرە ئەو هەموو شتە ئێکسپایرە ئەوەندەی تەنها لیژنەیەک دەچێت چەندان لیژنە پێویستە جابۆ لیژنە بەناو کۆڵەنەکان دێخن بۆ ناچن لە سنوورەکان لیژنەدا بدرێ ڕێیان لێ بگرن ئەوە لێرە ئەوەیە بازەکەی کە هاوردەی دەکەن لە سوودی خۆیانە بازی زیاتر بینانی زیاتر بازی زیاتر وەرە هەر لەوەش تێفەڕە هەموو شتەکان ماتۆر سکل دەزانی ئەو ژمارە ئەو ماتۆر سکلانەی لە کوردستانەیە باوەڕ ناکەم لە کەم دەوڵەتەبی لە ناوچەکە باوەڕ ناکەم کەواتە هێنانی بازار بەبێ سنوور بەبێ کۆنتڕۆڵکردن چێش بەڕێوەی دەبا ئەوانن دەستێکیان لە پشتە لە پشت دەسەڵاتدار بێگومان من و تۆ ڕەنگە ویژدانمان ڕێگامان نەدا بەس خوا نەخواستە خوا نەکردا ئەگەر ڕۆژ بگاتە ئەو ڕۆژەی ببینە بازرگانێک دەستمان لە پشت دەدەن کاگەنوەر دەستمان لە پشت دەدەن ئەوان وەزمەیەک بێنن دەڵێن بیکەنە دووەز بە سێوەز بە خۆمڕۆڤیش نەفسیەتی دوو لە ڕووی تۆ بینەرەکان نەفسیەتی هەر هەندا بەرەو خواری ڕۆی إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي کە ڕێگا بۆی خۆش بوو سزانە بوو دۆلار تۆ سەیری کە دۆلار ئەگەر 2000 بەرز بێتەوە مەحاڵە ببینی نزمیش بێتەوە 5,000 نزم بێتەوە مەحاڵە شتەکان ئەرزان بێ کەس لەوە دەپێستەوە یانەوە گریمان دۆلار گەیشتە 140 ئەو شتانەی کە بە 152 بوو هەر بە 152 دەفرۆشی کاکەنوەر یعنی هیچ خەمخۆریەک ئەو کاتەی ویژدانەکان کۆنتڕۆل کران توالێتی ویژدانەکان ئاسایی بوون دڵسۆز بوون خەمخۆر بوون بەڕێزت ئەو تەوەرەدانانەی پەیوەندی بەڵام کۆنتڕۆڵی ویژدانەکان کوالێتی ویژدانەکان کوالێتی مێشتیان ویژدانیان خەمخۆریان دەیستینە ئەو ئاستا من و تۆ بێ خەمسە دەڵێن کاک پۆڵا
دەڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەناو بازاردا ڕۆیشتووە بینیتی کەسێک گەنمی دەفرۆشێ کە دەستی ئاوا لە ناو گەنمەکەدا ناوە دەستی تەڕ بووە سەیری کردو لەسەرەوە وشکە لە بنەوە تەڕە دیارە ئەوەش یعنی ئایا زۆرێک لە فێڵکردن بۆ چۆنی بووە وتی باشە بۆ گەنمەکە تەڕە وتی باران بۆ شێکاوە وتی ئەی باشە بۆ سەرەوە تەڕنیە بنەوە تەڕە یعنی بزانە کاتە قائید دەبێ خۆی سەرپەرشتی بکە بەڵێ ئەمڕۆ لەم شار و دنیا فراوان بۆ بەڵام دەبێت خەڵکی درسۆز دابنێن بۆی کە سەرپەرشتی و وەزع بکەن شەکەمان ئەوانە کەست بینیوە و من نامەوێت بێبینم کەسی بینیوە سەرکردەیەکت بینیوە کاکەنوە لە شارێک لە شارۆچکەیەک بچێتە ناو بازار و بپرسێ بڵێ ئەرێ بازار چۆنە وەزع چۆنە هەر بستە ناو ئەو گوندە وێرانە بەخوای زار کاتی انتخابات دەچن کاتی انتخاباتی شۆهر مەناطق دەستەکان خۆش کاک سپاس کاک محمود لە دهۆک سڵاوی خوا دەبێ فەرمووم کاتت باش عەلەیکوم السەلام کاک محمود ئەم بازارگرانیە کەی چا دەبێت چۆن چا دەبێت بۆ چا نابێ مامۆستاکەم وەزعی بازرگانەکان کەلەکان زۆر گران بێتەوە ئەمە هەکە دەستهەڵات بەبیتە تاجر و بازرگان طبعا ئیسلاحی نادەکەتەوە مامۆستاکەم ئەگەر دەستهەڵات خۆکرە تاجر بازرگان طبیعیاً مثلا سعری کەلەکان بەرز بێتەوە دیگەیتی مامۆستاکەم بەڵام ئەگەر دەستهەڵات بازرگان نەبیت و بە ئیسلاح کار بکەت و ترسی خوا لە دڵدا بیتن دەستی ناکەتە لە ناو بازرگانەکان ئەمە هوکر یعنی ملاحظەیەکی زۆر بازرگانەکان دەسەڵاتە شریکە لە ئەو بازرگانە مامۆستاکەم دەستەکان خۆش کاک محمود جان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس ئەم گرانی بازاڕە ئەگە بێ و بە وردی سەیری بکەی بەڕاستی کارەسات دروست دەکا کارەسات چکە ئەگەر بێ و سیاسیەکان بازرگان نەبن حتمما بازار کۆنتترۆل دەکرێت بەڵام کاتێک کە سیاسیەکی گەورە و باڵادەست بازرگانە لە ڕووی دا و دەرمان لە ڕووی هینانی کەلوپە لە ڕووی هێنانی خواردنم بە ئەو بابەتانە جا ئەگەر ئەو کاتە خواردنی خراپیش بێنێ ئەوە دەیهێنێت و دوجار لێژنەیەک پێک دەین کەی محاسبە دەکرێت کەی ئەو خواردنێک سپایرە دەگیرێت و کاتێک کە گەیشتە دەستی دوکاندارێکی داماو بەڵام کاتێک کە بازرگانەکە دەهێنێ لە کۆنتترۆل دەردەچێت بە ئاسانی یان ئەوە تا با بڵین ئەو نرخانەی کە خۆیان بە ئارەزوو خۆیان دایدەنێن بە هەر چەندێکی بکڕن و بە هەر چەندێکی بفرۆشن کەس ناتوانێت بڵێ بۆ وا دەکەن چکە بازرگانە گەورەکان کەشتەکان دێنن شت هەیە بۆ نمونە تەنها بازرگانێک دەیهێنێ بازرگانێکی سیاسی گەورە دەیهێنێ نرخێکیش بە کەیفی خۆی دادەنێ و کەواتە کەس ناتوانێت قسە لەسەر ئەو نرخە بکە و ڕقابەیەک و چاودێریی بە دواوەدانە ئەو کاتە ئیدی بە ئارەزوی خۆی دەیفرۆشێ و خەڵکیش وەزعی خراپە نیەتی کابرا معاشێکی چاودێری کۆمەڵایەتی هەیە بە 50 ڕۆژزارێک 100,000 75,000 نەزان وەڵا شتێکی زۆر کەمە یان ئەوەتە دەبینی زۆر خێزان هەیە بۆ نمونە کەسیان نییە نە کەسێکیان هەیە کە سابەتیان بکەن نە کەسێکیان هەیە موچەی هەبێ شتیچیان نییە بەڕاستی ئەمە بەڵێ فەرموو مامۆستاجان باشی بە قوربان باشی ئەحوال سەلامەتی سپاس بە قوربان دەستەکانت خۆش مامۆستاجان پشدێرم وەزارەتی کە قسەم لەگەڵ جەنابەت کرد بەڵێ قوربان بم بەڵای مامۆستا کاک پشدەرجان کاک پشدەر ئەمە بەرنامەیە و وابزەم قسەشم لەگەڵ کردی و ئێمە شتێکمان لەبەر دەست نییە بڵێن بتوانین شتێکە دۆ بکەین بەڵام ئەمە تەلەفۆن بە برادێک دەکەین بۆ دۆستێک دەکەین کە بۆ نمونە جەناب وەزعت ئاوایە ئەگەر شتێکیان پێ بکرێ و ئەگەر ئەوە ئەگەر نابڕاستی ئەوەکو هیچمان دەدەست نایە دەستەکان خۆش بێ کاک پشدەرجان زۆر سپاس دەکەین بە قوربان باوکی ئەحمەد لە چەمچەماڵ بەڵێ گیان سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله باوکی ئەحمەد سپاس بە قوربان بەڕێزی کاک باوکی ئەحمەد والله بەڕێزمی مەحرومان بەپرسی نە حکومەت چێ حکومەت من و تۆ حیزبەکەی من و تۆیە خۆ خەڵکی فەقیر و هەژار نییە هەموومان چۆن بۆ نمونە چۆن ئێستا مەسەلەن بەرپرسیارەتی تۆ لەو بابەتەوە لە بابەستی گرانی بازار چییە؟ بابەتی بە منیری کە مندامی خابێدەن نەوتم هەیە نە مەعاشم هەیە نە کارم هەیە نە کاتبەتم ئەی چێ بەپرسە لە مەزعی کە مندامان بە تایبەتی بەڕێزم من باز لەوە دەکەم کاک باوکی ئەحمەد گیان دەڵێم گرانی بازار ئەو بازارگرانیە ئەو شتگرانیە
یعنی نابێ کەسێک کە بێ نابێت دەسەڵاتێکە بێ کۆنتترۆلی کە تاوەکو کەسێکی وەکو جەنابەت بەڕێزت کە خاوەنی پێداویستی تایبەتی بتانی ڕۆژانە قوتی ژیانی خۆتی پەیدا بکەی بەناوە کەسمان زۆرە بەناوە حیزبەکانمان زۆرە دێنێ ساعتی قسەی باڵکوبرێکمان بۆکەن بەڵام بۆ فەقیر و هەزار کەس نییە کەس نییە دەلەگەن حکومەتە بکە حکومەتە چی حیزبەکەی من و حیزبەکەی تو و حیزبەکەی گۆڕان و حیزبەکەی گرتو و حیزبەکەی فڵان و فڵان ئەی بۆ ناتە سەر حکومەت دوو قسەی خێر بوو ئەم لەکە فەقیر و هەزارە بکەن بەڕێزم بەڕێزم ئەڵێن سەدام حوسێن گۆڕە خۆمان لە سەدام حوسێن خراپترین بەخوا لە ئێران خراپترین بەخوا لە قەزافی خراپترین بەخوا لە تورکیا خراپترین بۆ ناوخۆ هيك ببرز ام فقر وهزار على البقري هيك يقصر فقر وهزار بكا هيك يقصر الامام موساكي برز بكا كمعاشي نيه كطلبي هيك اداري نيه صورنا او حال وظكي حكومه خلق فقير وهزار كيف ببرز والله بزنو جو ببرزين والله حكومه كي حطت ولا من شو حكومتي بعد نيه حكومتي تركيانيه او تحمل وجه باران معنا كان وهيك بو حكومتي ما بو انكار ثانيه منانا دنك وان حزباني امانانا حمو حزبكاني ما يجي كنال قدو كنال عن عيالنا وقتي بالقباق ما هو كان الرئيس مكن لقمق فيصل بكن الرئيس حق لازم اي من كابريكي كان عنداني نبدا داما وبيك بروم وشيع اوار وشيع برم طول الشيء كاج احمد جان اماد الحموش بكم لكناو ولا بيناو الجنه اماد الحموش بكم لكناو وزعنا اماد الحموش بكم لكناو جزرنا اماد لبيناو ما ومن ناو المشروع الشبكه الرئيس طول الشرق انها لنا حكمت كل خمان حكمتي كل خمان خطاباري كل خمان تاوان باري كل خمان دستوري كل حمو كيسك خماني حمو كيسك خمان في الحزب كل سنه عليه انا الان حمو حزب انا هي كل سنه فقير طريق فقير من حزاري كما دام اكون ايضا سبقا تاكل كلا فقير هذا بكن ايضا سدري كتيو بارتي انا هراوني كتيو بارتي شيء اخويا كتيو بارتي التميميه اخو عربني اخو عجمني اخو فارسي اخو رومني كتيو بارتي خماني كذلك جنابي على باب الساحة بهادين سلف كان يقول رانا كان باب التسلمية يقول دقسي خلما بوكر جاد الزكار بكيسنا برا يسكن ولا برا أبقى أنا حبوي بيسود بأخواتنا ستاري تلفزيون من شبكم لقصي تلفزيون من شبكم لتسار سيبري من شبري محاور وشبر برا يسكن أما كشي دو دلستيا أما كشي نابزية أما كشي نادستورية بخوا كشي دروكا بخوا كشي رشي خوارتنا ولا قيامت داواکار من خوای گەورە وەکو ئەلفاڵەکە کیوە هذا بس معنا نابی خوای گەورە بوو مەرزێکمان بۆ بنێرێ خوای گەورە نەفاقمان بۆ بنێرێ خوای گەورە ئافاتێکمان بۆ بنێرێ لەم ژیانە نەتانمان بێ بەڕێز بکەم ئەمە حاوریە ئەمە جیهانیە ئەمە گوزرانی خەڵکی فەقیر و هەزاری تایە داواکارم لە خوای گەورە لەمە خەڵکم بەسەر نێرێ باوکی ئەحمەد گوێت لە منە بەڵێ فەرموو قوربانی تۆ بم قوربانی ئەو دڵت بم کە دەزانم بریندارە کە دەزانم وازم لێ بەرەبەڕز بن حەزار هەوە بوون بریندار مجاملت ناکەم یعنی شتێک حەزار هەوە بوون بریندارە بەس بریندارین بەڕێز وەرە ناو سەمسەما و ناو ڕەحیش و ڕەش و گەڕی قادەکەرێنەکان و پیرادەکان بگەڕێ بزانە تەنها وەک من هەیە لە من داماوتر هەیە لە من قوربەتر هەیە بەڕێزەکەم ئەی خوا سەرۆک حیزبەکان ئێمە بۆ ناپیسا لە فەقیر و هەزار بکەن تێنێتە ساسە عەلەتەوە ڕێحەق بگرە ولا بقرباني ريحق بن بقرباني شرع بن بقرباني خواب بقرباني في قمرك من بقرباني قرآن فركوانا وكاني عمري كوري خطاب كما ضمال أقراء فركوانا وكاني بكر الصديق فركوانا وكاني عثمان كنا وكاني علي كوري أبو طالب كنا والله ما ندروك إن الرئيس كنا والله بس بنا بسلماني كنا والله بس بنا بسلماني كنا والله بسلماني جنان جاني أقرب سرع بروي أقرب بياتي خواب يا قمر بروي بسلماني زۆر سپاس خۆشی بەرنامەکان یەکەم ستەکانت خۆش باوکی ئەحمەد کاگا سۆسڵای خوارد دەبێ کاگا سۆسڵای خوارد دەبێ کاک حاجی جان سڵات لە جەناب و تەواوی کارمەندان شانی ئینشاءالله سڵاو بە قوربان دەستەکانت خۆش بێ کاکا سۆفەرم بە قوربان کاک حاجی جان ئەو پیاوە من وا لە مەحکومەکەی گەیشتمەوە پیاوە يعني لعام رخني لعام وكاك دەزانی ئەو پیاوە چێ کاک ئەحمەد کاک ئاسۆ من ئەو پیاوە ناناسم بەڵام ئەو پیاوە ناحەقی ناگرم ئەو پیاوە کەسێک بێ کەمەندان بێ پس خوا دەزانێت ئێستا دەبێت چەندە محتاج بێت چەندە مەجبور بێت چەندە دڵی کوڵا بێت چەندە ئێستا کە ماڕ و منداڵەکەی پێویستی بە شتێک بە نەتوانێت وەکو پێویست بۆیان جێبەجێ بکە بۆیە من هیچ گلەیی ناکەم بەڕاستی ینی حەقەت ینی خوای گەورە کاری بۆ ئاسان کە ئینشاءالله ینی دەبێ ئەم حکومەتە دەبێ ئەم دەسەڵاتدارانە گوێبیستی ئەو خەڵکە نەبن ئاگایان لێ نەبێ نەزانن لە هەموو کۆڵانێک چاویان هەیە گوێیان هەیە دەزانن چ دەگوزارێ
بۆ نازانن ئەو خەڵکە فەقیرە بۆ نازانن ئەو خەڵکە هەژارە یاڕەبی خوا گەورە کاری بۆ ئەفسانکە پیاوە لق و ناوچە و مەڵبەند و کۆمیتە هەموو جێگایانە دەزانن ئەو کاکرێت شێ و من شێم و ئەو شێ و ئەو دەزانن هەموو شتێ دەزانن دەزان نەمانە هەمووی دەزانن کە کاتی دەنگدانە چی پێویستە فڵان گەڕێک بۆڵای تۆڕی ئاوەکە خراپە فڵان گەڕێک ئەزای مۆدیدەکەەوەکە کارە بات ئەوە چاکەێنە هەموو شتانەدا هەموو بێموچەی و بێوەزی و نەبوونی ئەم داماوە سەزانانی بە لە سەمسەماڵ ئێستا بچۆ بە کۆمیتە بڵێ لە کاتە دەسەڵاتی نێپارە بۆچی نیکە یعنی ئەوی بنێ نەتوانانی 150 دوو مانگجارێک کەمەندانێک ئەوەی کەمەندانی هەیە دوو مانگجارە موچەکەوەرەگرێت ئێم داماوە کەمەندان بێت مەڵبەندێ زل لە سەمسەماڵە هەیە بۆ هەڵبژاردن چەندێک پارە سەرخان کراوە ئێقەی تێکە بچنە ئەم دوو مانگە مانیەک داماوە هاوکاریەکان کردای 250,000 بدات خۆمە کوفر نییە مە کوفر نییە خۆمە هاوکاریە مە داماویە ئەم پیاوە گەز داماوە نەبێم ئەم بۆ شێوازە قساکە بەڵام لەگەڵ هەموومانەشە من تۆزەی چۆنە لە قسەکانی ئاوادەی پێگەشتم ئەم پیاوە ڕەخنەی لە عام هەیە نەک لە یەکێتیفات ئەم پیاوە ڕەخنەی لە مامۆسای ئاینی هەیە لە ڕاگەیاندن هەیە لە مامۆسای مەکتەب هەیە لە هەرچی لە بەقاڵێک هەیە کە تەماشا فرێشێت چوومە دووش بە تەماتەم کڕیەوە چمەکاتە دیتو ئەو تەماتێ زۆر جوارستێکی جوان کە هێناومەتەوە مەڵکا حاجیانەوە چوار تەماتی تاشتیانەوە خۆمە کارمەژوودی مامزلا نەیانداوە پێ زانم چۆنە کاگاسۆ ڕۆکانی نەیانداوە بزانم کاگاسۆ ئەمە لێرەیە چییە مامۆسایەکی ئاینی کە لە مینبەرەکەیە لە مینبەرەکە دانیشتووە لە مانگێکە 4 سەعاتی وتارەکە ئیترەوەی دیێدا بە خول و بەوەی کە من بچم پێشنێژەکە بکەم یاتووە بۆی پێی تەلەفۆنێکەکە ئەم 4 سەعاتە 4 کەلیمە قسەی حەقی پێ ناوترێ بڵێ ئەی هاوار بووە لە میلەتە داماوی ئەنفالی چینیابارانی ماڵسوتاوی 40,000 بێ قەوما و بووە لە میلەتاکەن بۆ عینات ناوێت هیچ بڵێ هیچ بزانین چۆنە کاگاسۆ ئەبێت چاودێری گرانی بازار هەبێ ئەبێت چاودێری خواردنی خراپی بازار هەبێ چونکە بەڕاستی پێت بڵێم ئەگەر وڵاتێک تەسلیم بە ویژدانی خەڵک بکەی کاکە جان خەڵک هەمووی ویژدانی نییە دوکاندارێک ویژدانی هەیە شتی خراپ نافرۆشە شتی پیس نافرۆشە شتی گران نافرۆشە فێڵ لە خەڵک لاکە بەس ئەوەکەی تر فێڵ دەکە ئەو بنایکە ئەوی تر دەیکا مەجموعەیە بنایکە مەجموعەیە کەواتە ئەگەر هاتوو یاسایەک هەبوو و ئەو یاسایە ڕێگری کرد و خەڵکی سزادا خەڵکی غەرامە کرد ئەو کاتە خەڵک بۆ خۆی دەکەوێتە سەسکا شتەکان زۆر معقولە ئینسان ڕێیتایان ڕێک و نێرگەلە و ئەمە ئەنواعی شتێک کە هاتووە بازارەوە هیچی ڕێگەی پێداوە تۆ ڕێگە پێداوە کە بێتم لەم سنوورەکانەوە حیزبەکەی تۆ ڕێگەی پێداوە هەستێکە تا حاجی مەبەستم لێرەیە پێ پێ باش ئەم دوو کۆمپانیای خۆیان ڕێگەی پێدەن دوایی دێ لە ڕیستان ئێستا دکتۆر فڵانکەس بەرنامەی دکتۆر فڵانکەس دانیشێت تەلەڤیزیۆنێ دامای وازێتێ لە بەرنامەکەشی داسەنیتێ ئەم ڕاگەامەی کە ئەو تەلەڤیزیۆنا بابڕێ و ئەو بەرنامەی کە تۆ لێی دانیشتیتەوە هەمووی ئەو لەسەر داهاتێن میلەتە داماوە ڕابڕێداوە تۆ چێکەی لەوێ بۆ تۆ دانیشتیتە باسی خراپی جگەراتی بۆ من ئەو خۆی ئەو حکومەتەی ئەو کەناڵەکەی ئەو ڕێگەی پێدا لە هەموو دنیاوە بۆی پێچی شتی پیسە لە کوردستانەکەی ئێمەیە سافەوە بێ هەتا خواردن هەتا مەشروبە کاک حاجی خوا بکوورە هەرچی شت هەیە بێت هەم وڵاتەوە ئێخۆ چێ ڕێگەی پێدا ئێخۆ یەکگوتو کۆمەڵ ڕێگەیان پێ نەداوە کاتێکە هەرەوا ڕێگە ئێستا دێتەوە ئەڵێکی ئەمە خراپە بەرنامەی لەسەرەکەوە سەیری ئەم یاریکردنە بە دامایی ئەم خەڵکە و خەڵکی پێ ناگا کاک حاجی کێشەکە بەڵام خۆشمان دامایی ئەوە کێشەکەمانە دامایی زۆر خۆش باوەڕی زۆر داما و بە دوای ئەمانە ڕێک ئەوە وایە کە کابرا دەکوژێ بە خۆش بە دوایدا دەڕوات بە دوای جەنازەکەی دەستگریە کاک حاجیەسای ماڵی من بۆ خۆم وچەخۆڕ من بووە کاکەم ئەو ماوەیەم پاشەکەوتی موچەیانە کرد ئەوها بۆڵە بۆ فەنگە دەنگە کراسیەکرا یەگۆ ئێستا خۆ دوو مانگجارەیە گەر 600,000 وەرگم زمانی 300,000 مەتاسی ئیتر موچەیکی خۆش هەر لێکی دێنەوە سەیریگە هەر خۆی وای لێکاتەوە بە عەقلی خۆی بە عەقلی خۆی چۆنی پیوێ داوا بە پێی چۆنی بێوهادایە دەستەکان خۆش کاگاسۆ زۆر سپاس بە قوربان دەسمەتە چییە باوکی سایبم بڕێک دواکەوتم لە جەنابەت سڵاوی خوات لێبێم کاتت باش السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشي برا برزي. باشي بقربان دستكان خوش سپاس بۆ تۆ باوکی سایب. كمي برزي والله براش وانا كم. جان. بو خواه كما.
لحزبكي بقرا هتا حزبكي من أوي حزب بها بس أنا خدري دمي لتكلوا آخر كان حزبي طبعا شبوسة رخصة ده إساء في أنا سمسما وعهدا باريسر هم حزبك راسك تو بس أنا إساء وريد يشكم بودو زولو ساركين منها عايد بإيو بي عايد بقرتو بي فقير بي عايد بفارسي بي فقير بي يعني زين شونا تو براس وهذا يعني قالت دكي والله براسي ما والله بنا لحزبكي خوم كبيدرن كومالي دادگری كردستان ولا السودان وهزارانيش بودنم كوزغير رحمة اليدي تو دعوة أكي أجرهاتو باركتها بونا جيد واحتما بو بنيرا بقربان بم من لوز أي أرسي من أعلم أوي لا كردستان بلا حزب يعني بلا جروح مرجنية بخوان مرجع أزايبو لبلوي روجك بو قران تدروس بو وشي إيما كشي داعي شي هذا بقانا بارتيا كل بكلاجاي هم كردستان إيش وضعك لدسي أوانا باشا حديباتي هي صلاح حديباتي فلانة حمي حاج محمود هي قادر عزيز كاكا جاجا بشن أتوانن لكن شخصية تلفزيون قصير بكا يورا بلا مكسو برزاني حكومتك إذا بناويتوها بنيتين يلتوها كردستان أو شهيد بونا داوا مر شهيد بو داوا فقير وحجار أنفالي بو داوا مر زندان سياسي بو أو ملة زندان سياسي بو باوتي أوش دقية زندان سياسي نبوا إيساقوا أم ما في أم ملة أو أيبا وهن أو نية هن أم ملتها بس ملتك رازناك أم حزبانش كامل هم رازناك رازو حرمته ما يبود قرباني توم دست كانت خوش باش ساعة والله طبعا قشجيري تو اگر بيو بلاي بو نمونه تو لقرشيك بجي لديك بجي بلاي ام دي هر هموي خرابه بهم وهي اما شتيشي لجي خوي نيه براستي يعني ام قرك هموي خرابه يعني ام مالها هموي خرابه يعني زور زر بداخه لە کۆمەڵگەی کوردەواری دەبینی لە خێزانێکە کەسێکی خراپی تایە ئەو ماڵە یەکسەر زەربیان بەسەردادێنن پێم وانە حەق بێ لەبەرەوەی ئەو ماڵە کەسێکیان خراپە یان ئەو ماڵە هەمویان خراپن کەسێکیان باشە کەواتە نابێ بەڵێ کاک حەمە ڕەشید دوا پەیوەندیە و ئەگەر بکرێ بە دەقەیەک دوان قسەکانت بکەی سوپاست دەکەم والله كيف اللي إيش هذي برمو والله كاكا وميزقل زيان برنامج بو خلقك والله تو براي عزيزي أمي قصبك لخدمة دا ما أخرى أيوة نيل ساعات والله زيد شونا من بحقت حزناكم بخلق قصب برم فهم خوش هموي بتواني أو قصي كبيتي ها بكرتي بيجيني والرجال بو خلق رجال بكرتي من لخدمة الدام دزالم لسر مسألة خوارد مني بلا جراني بازار إيسا بايقلي لحزبك أنت كم بولا زارتا لها بياني حزبي شوعي كان اسمك إيش كان لبردمي وزارات خواريان كرهات بردمي بحثوا دوري مقركان يا شيخ لحزبك أنه قيلي ولا هات لبرسي بس في السيارة نتويد كبر رومنا بابا علي باتي وكاس كلاحدين بهادين وبراي بريزم كاشي عرب زي وانا يا بو قتلنا كيف معارضة بو عزم تارانا بلن قاسي توتا صلاتي نارواي بو نكرا بو نأكد كاموتا اخواتا براز زانا لازم بو اسلام بقدر حرز وعاصماني بلام شيخ كان بردك كان تيجر تندق نجوري دا هات النبردم عنهم وقوتي هواري ناداديان كد يكر لفيام ديرا كانتان تلفزيون كانتان لذات الله بارتي بكن بو باستان لكن هو يكر دو كانتان وانيا بلوانيا تو ئاگداری کە باس کرابیان باز نەکرابێت چۆن بێت من پیدەکان شەوڕۆ لەسەر خەتم 100 کۆمنتم بۆ نووسیون چۆن ئاگادار نیم ڕەندێک سادە نەبم کاک ئاگاداری هەموو کردەوەکاری مەحەرەتەی هەم هەیەکە و دەستێکی نەپرسە و پاپێوەندرا و نێزراوی وڵاتێکە لەنادە
بواە قوتان نەکردایە داوەکردت بیکە دا نابوون هەولێر نەسکە باسکە ئاوان نەکە بۆ نەخراین کاکی بەڕێزم تکا دەکەم ئەو هەڕێزە دەڵێ هیچ حیزبێک نەبوو باسکە سێوە هاوارمان کرد و شەڕمەی بەردەکی وەزارەت دەگرین تاکە حیزبێک ئاسری نەکرد شتێکت نما کاک حەمەڕەشید گیان بەڵێ دەستەکانت خۆش بی کاک حەمەڕەشید گیان زۆر بەڕێزی بەڵام تکا دەکەم بە پاکی مەهارەزە بن تکا دەکەم تکا وەلای حیزبایەتی وەلانێن کوردایەتی بکەن دەستەکانت خۆش کاک حەمەڕەشید سوپاس بۆ قوربان دەستەکانت خۆش بێ بەهەرحاڵ ئیدی ئەوەیە هەرێمی کوردستان ئەوەیە بازار لە هەرێمی کوردستان ئەوەیە ڕاو بۆ چوونی خەڵک ئەوەیە کە بەڕاستی خەڵکی پێ وایە بازار بێخاوەنە و هیچ سانسۆرێک و هیچ چۆن دەڵێ کوالیتی کۆنتڕۆلێک نییە خەڵک بە ئارەزووی خۆی بە پاڵپشتی خەڵکانێک بازاڕیان شێواندووە و گرانیان کردو و شتی خراپ دێنن خواتان لەگەڵ